عزیزان بەردەوامە بین لەگەڵتان 15 چواری هەموو ساڵێک لەلایەن نەتوێ گورتوەکانەوە دانراوە بە ڕۆژی جیهانی هونەر. هەر بۆیە لێرەوە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو هونەرمەندان و هونەردۆستانەکەین لە هەر شوێنێکی ئەم جیهانن. بۆیە ئەم بەشەی پرۆگرامەکەمان تەرخان کردووە بە باسکردن لە ڕۆژی جیهانی هونەر، هەروە باسێک لەواکەین ئەو گزارشتانی کە لە ناخی هەر تاکێکا دروستە بێت تا چەند ئەتوانێت لە ڕێگای یەکێک لە کارە هونەرەکانەوە بگات. یاخود سەحر ڕەنگە زۆر کات پەیامێکی گەورەی نەتەوەیی هەبێت تۆ نەتوانی ڕەنگە زۆر کات بە زۆر بابەت ویستی بێتت بیناسێنی بە جیان، بەڵام ڕەنگە لە ڕێگای کارێکی هونەریەوە تۆ ئەو بابەتە بگەێنیت بە تەواوی جیان. ڕەنگە زۆر کات لە کەسە سیاسیەکان یاخود لە بواری سیاسەتا تۆ ویست بێتت بابەتەکان بگەێنی بە جیان نەگەیشت بێت، بەڵام ئەبینیتت لە ڕێگای فیلمێکی سینەماییەوە بێ، لە ڕێگای شانۆیەکەوە بێ، یاخود هەر کارێکی تری هونەریەوە بێت پەیامەکە بە باشی گەیشتووە بە تەواوی جیان. وەرگێڕانیش نییە بەدڵنیاییەوە. بۆیە ئەمڕۆ لەم بەشای بەوردی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەردی مەجید کا بەڕێزیان مامۆستای زانکۆن. مامۆستا سڵاو لێبێ و زۆر بەخێر بێ و پیرۆزبای ئەم ڕۆژەشت لێ یەکەین. سڵاو لە ئێوەش بێ و سپاس بۆم دەرفەتە پیرۆزبای لە ئێوەش و لە هەموو گەلانی جیهانەکەم. زۆر سوپاس. مامۆستا باسی ئەومان بوو کە با بزانین دیاریکردنی ڕۆژێک بۆ هونەر گرنگێکی لە چیایە؟ دیاریکردنی ڕۆژێکی تایبەت بە هونەر هەڵبەتە لەبەر گرنگیەکەی هونەرە خۆی. ئەم ڕۆژە 15 ئەپریل یا 15 چوار دیاریکراوە بە ڕۆژێکی تر بۆ هونەر کە لە یادی لەدایکبوونی هونەرمەندی بەناوبانگی ئیتالی لیۆناردۆ داڤینچیەوە با بڵین سەرچاوی گرتووە، زیاتر بۆ ڕۆژێکی تر دابنین کە لەم ڕۆژات جەخت بکرێتەوە لەوەی کە پەیوەندی نێوان هونەر و کۆمەڵگە هونەر و هەموو کایەکانی تر پیشان بدرێ یا شتێک بکرێت کە بکرێت بە هۆکارێک بۆی ئەو پەیوەندی زین و کرێتەوە. خۆی هەر لەم ڕۆژە کە دەستنیشانیان کردووە تیشکیان خستۆتە سەرەوەی کە بۆ نمونە هونەر ئەتوانێت لە کایە کۆمەڵایەتیەکان لە بوارە سیاسیەکانە چەندێک ڕۆڵێکی باڵای هەبێ. جا لای ئێمەی کورد چونکە ئێمە بوون منە لە ڕووی بابەت و پرسە نەتەوایەتیەکانەوە زۆر شتمان بەسەر هاتووە و هەر بۆیە هونەر ئەتوانێت زۆر ڕێگەیەکی باش بێت بۆ گەیاندنی ئەم بەسەرهاتانە بەسەرمانە بە هەموو جیهان. ئێمە تا چەند سوودمان لێ وەرگرتووە مامۆستا هەردی؟ لە ڕاستیە ئێمەش وەک هەر نەتەوەیەکی تری ئەم جیهانە سوودمان لێ وەرگرتووە، بەڵام ئایا سوودەکە لە چه ئاستێکا بۆ وەکو پێویست بۆ وەک پێویست نەبووە؟ زۆرتر لە کووردا هەوڵەکان تاکە کەسی بوون، هەوڵی زۆر گەورە و جوان درراوە لە ڕووی میوزیکەوە، لە ڕووی با بڵین گۆرانیەکانەوە کە تێکستێکی لە خۆ گرتووە. ئەم تێکستانە هەڵگری مێژوویەک و کولتوری نەتەوەیەکن لە ڕووی هەندێک جار سینەماشمان هەوڵێکی یاوە. بەڵێ لە ڕووی شێوەکاریەوە، لە ڕووی سینەما، هەموو کایەکانی تری با بڵین کۆمەڵگە و هونەر لە ناویانە بە تایبەتی لەبەری کە هونەر زمانێکی تایبەتی نییە، عنی وەرگێڕانی ناوێ بۆ سەر زمانەکانی تر جیهان. تۆ بە پارچەیەکی میوزیک دەتوانی لە بەرامبەرەکەتی بگەێنی کە تۆ لە چ شوێنەکە ئەتەوێت چی بڵێ بەبێ ئەوەی وەرگێڕانێکت هەبێ. لەبەرەوە بە دڵنیاییەوە لە ناو کوردیشا ئەو پەیامە هەمیشە ویستراوە بگەێنرێت بۆ یادی ئەنفال، بۆ یادی هەڵەبجە، بۆ یادە خۆشەکان، بۆ نەخۆشەکان، بۆ هەر هەمووی هەوڵ دراوە کە جۆرێک لە هونەر پێشکەش کرێ، بەڵام لە چه ئاستێکا بۆ باش. هەوڵەکانی ئێمە ئێستا کاتە ئەوەنەی کە بۆ خۆشمان ئەیبینین زیاتر لۆکاڵی بووە، لە لای خۆمان ماوەتەوە نەیتوانێت زۆر سنوورەکان ببەزێنن بەدەر لە هەندێک لە هەوڵەکان بۆ نمایشی هەندێک بۆ نمونە لە کارەکان لە پێشانگاییان لە فستیڤاڵە جیهانیەکانە، بەڵام زۆر نەیتوان نێودەوڵەتی بکرێت. ئەمە چۆن ئەکرێت بە نێودەوڵەتی بکرێت؟ ئەزانی چۆنە بە بۆچوونی من ئەبێ زوم ئاوتێ بکەیت بۆی کە لە بابەتەکە تێبگەیت. ئەویش ئەوەیە کە دیسان ئەگەڕێتەوە بۆ ئەو بابەتەی کە پێویست ناکات دیسان لێرە باسکەینەوە نەتەوەم با بڵین دەوڵەتێکی سربەخۆمان نییە و دەستگایەکی گەورەمان نییە بۆ هەموو کایەکانی تر. مەسەلەن هەندێک هەوڵمان بووە، ئێستا مامۆستا بۆ نمونەیمە هەندێک هونەرمەندمان هەیە لە ئاسی جیهانە قسە ئەمانە چیان کردووە کە بۆ نمونە بتوانین نمونەکە بە فراوانتر بکەین بەدەر لەوەی کە بەداخەوە ئێمە کورد وڵاتمان نییە. بەڵێ زۆری نەی ئەوانی کە سنوورێکیان تێپەڕاندووە بەڕاستی سنوورەکان تێپەڕاندووە، یعنی لە دەوڵەتێکی تر ئیستا نیشتە جێن، مەسەن لە زانگۆیەکی تر خوێندویانە، ناڵم هەمویان کەسانێکن کە لەم شارەیە لە ئاستێکی زۆر باشی جیهانیان، بەڵام مەبەستم لێ زۆربەی کارەکان هەلەکان لە دەرەوە ئەڕەخسێنرێ. بۆ نمونە تۆ لە زانکۆیەکی وڵاتێکی ترە هەلێکە بۆیەتە لە فیستیڤالەکە بەشدارێکەی لە سینەمایەکە لە شوێنێکە، یعنی هەلەکان ئەوانن ئەتوانین ئەزمون وەرگرین لە ئەکادیمی بوونی هەموو
پایەکان بۆی کە بتوانین ئەو زمانە جیهانیە لە ئێمە شار باشە مامۆستا بەڕای بەڕێستان و هونەر چۆن ئەتوانێت کاریگەری هەبێت لە گەشەی کەلتور و ناساندنی کەلتوری ئێمە بە گەلانی تر. هونەر یەکێکە لە کایەکانی کولتور با بڵێن گەورەکەی هونەر لە ناویاندا پایەکی گرنگە بۆ ناساندن هەروەکو چۆن ئیسا باسم کرد جاری وایە گۆرانیەک هەڵگری تێکستێکە تۆ لە ڕێی ئەو تێکستەوە ئەزانی ئەم گۆرانیە لە چه سەردەمێک کاوتراوە لەو سەردەما چی بەکار هاتووە ئەو سەردەما بۆ نمونە مۆبایل هەبووە نەبووە مەشکە هەبووە نەبووە ئەزانی سەردەمەکەی چۆنە هەروەها کاریگەری لەسەر کۆمەلگا بە دڵنیاییەوە هەبووە تۆ لە ڕێگەی هونەرەوە چەندین معانات باس کراوە چەندین هەست کە نەوێراوە بەڕاستە و خۆبووترێ لە ڕێگەی هونەرێکەوە بە شێوازێکی ناڕاستە و خۆوتراوە. باشە ئێستا ناوەندی ئەکادیمیمان هەیە بۆ ئەم بوارە بەڕێزیشتان مامۆستای زانکۆن لەم نێوەندایە بەڕای بەڕێستان بۆ نە بە ئەکادیمی بوونی هونەر لە زۆرێک لە بوارە جیاوازەکانیە ئەمە چۆن خزمەتی زیاترەکە بە بەرەو پێشچوونی هونەر لە ناو کۆمەلگای کوردەواریە بە تایبەت. بەڵێ ئەکادیمی بوون خۆی لە ڕاستیە دوو بۆچوونی لەسرە بۆچوونی کانەوەی کاڵێ هەندێک جار هونەرمەند ئەگەر ئەکادیمی بێ هەندێک لە خەیاڵەکانی ئەکوژێ و ئەو شێوە خۆڕسکەی ناهێڵێ بۆچی لەبەر ئەوەی کە تۆ ئەکادیمی بوون سنوورێکت بۆ دانی هەمیشاڵێ وا بکە وامەکە ئەمە زانستی ئەوە زانستی نییە واتە بە عەرەبیڵ ئەو عەفەویەتەی کە لە هونەرمەندێکە هەنێجار هەندێک جار تۆزە حەزەری لێکە بەڵام لە زۆرینەکەیە ئەوەیە کە ئەکادیمی بوون ئەو گەێنێ بەو زمانی کە تۆ توانی بە زمانێک لەگەڵ جیهانە قسە بکەیت ئەگەر ئەکادیمی نەبی تۆ هەتا ئێوارە با بڵێ میوزیکی خۆ بەو شێوازە کۆنە کە هەیە نمایش بکەیتەوە بۆ من بۆیە باسی میوزیکەم بوارەکەی خۆمە خەڵکێک وەکو شتێکی ئەنتیک سێرتەکاڵە ئەو چەند جوانە بەڵام ناوهێنێتە ئەو ئاستەی کە لە زمانێکی ئەکادیمی یا زمانێکی زانستی سەردەما سێر بکە هەروەکو کەسێکە لە ئەو ماشەڵڵا زۆر جوانە ئافرینەها یعنی لەو پێگەیە بۆی بیتە پێگەیەکی بەرزتر لە ئاستی ئەوە قسە بکەیت پێویستە بۆی ئەکادیمی بوون هەڵبژێری ناوەندەکانی ئێمەش تا ڕادێکی باش لە پەیمانگەی هونەرە جوانەکانەوە کە یەکەم ناوەندی ئەکادیمیە لە شاریا و ئێساش کە کۆلێجی هونەر لە ساڵی 2011 و 2012 هەیە بە هەمویان ڕۆڵێکی بەرچاوێن هەیە ناڵم ڕۆڵەکە لە ساسە هیچ شوێنە بێکەم و کورتی نابێ بەڵام منوک خۆم وەکو هاوڕەکانیشم لەو شوێنی خۆمانە ئەو پەڕی هەوڵی خۆمانەین کە ئەو شتەی کە پێمانە بیگەنین. دەستان خۆش بێت هونەر لە پاڵەوەی کە کاتە ئەتوانێت پەیام بگەێنێت هەندێک جار ژەکرێ وەکو هەتوان سوودی لێوەربگیرێت بۆ چارەسەری بە تایبەت برینە دەرونیەکان هەر دوێنێ بۆ نمونە یادی ئەنفال بۆ ئێمە کیمیابارانی هەڵەبجەمان هەیە کۆڵێک نەهامەتی بەسەر ئەم خەڵکەیە هاتووە هونەر چۆن نەتوانێت ئەوە دیوە چارەسەرەکەی لای ئێمە سوودی لێ ببینرێت مامۆستا هەردی هونەر ئێستا بوارێکە لە جیهاندا بۆ نمونە ئەڵێ وابزان بە ئینگلیزەکەی نازام میوزیکۆ تێرا پێشتێکی واواتە چارەسەر بە میوزیک جا ئێمە سیمینارێکمان هەبوو جارێکیان لە کۆلێژی هونەر پرۆفسۆرێکی ئیتاڵی هاو باسی کوڕەکەی خۆی کرد کە کوڕەکەی با بڵێن خاوەن پێداویستی تایبەتە دەستی ناتوانێت بجوڵێنێ و جۆرێک لە گرژبوونی ماسوول کەوشتیە وتی هەرچی دکتۆری دنیا هەیە گەڕانم نەمتوانی ئەم دەستی ئەلێرەوە ئەوەنە بکەمەوە وتی ڕۆژێک هەر بە بیرماوە لەسەر کورسی پیانۆکەی خۆمە شەنیاری پیانۆ وتی دامنا وتی لە هەست و خۆشەویستی بۆ پیانۆکە وتی وردە وردە دەستی کردەوە بەرەو پیانۆکە وتی وەک موعجیزەیەک ڕوویا لە لای من کە چۆن ئەم شتە بە هەموو دکتۆر واتە هونەر مادام کاریگەری لەسەر مێشکەکە ئەتوانێ هاوکار بێت لە حاڵەتێکی ئاوا من بۆی ئەو سرم لێگرتی بۆی کە بزانی بۆ نمونە کەسێک کە بریندارە بەوەی کە کارەساتێکی بەسەرە هاتۆ تۆ لاوانەوەیکی پێ بڵێ ئەو ڕۆحی ئاوە خواتەوە بەو شتە لاوانەیە حەسکا بگری بە دیار لاوانەوەیکی کوردیەوە لاوانەیە بە دیار میوزیکێکە بێوێ بۆ چەند ساتێ بچێتەوە ئەو جەوەی کە خۆی ئەوێ لەبەرەوە هەمیشە لە ڕووی سایکۆلۆژیەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە هونەر بە بۆچوونی باشە لە لایەنی پەروەردە و ڕۆشنبیریەوە هونەر تا چەند کاریگەری هەیە کە بە شێوەیەکی بەرچاو بۆ نمونە کۆمەلگا هۆشیار بکاتەوە یاخود هۆشیاری کۆمەڵایەتی بڵاو بکاتەوە بەڵێ هەر بۆیە وانەیەکە لە باخچەی ساوانەوە و لە پێش ئەوەشەوە وانەی هونەر ئەخوێنرێ میوزیک و با بڵێن وێنە کێشان و شان و هەموو بە هەموو بوارەکانەوە لەبەرەوەی کە وەکو کایەکی سەرەکی فێربوون ینی سوودی لێوەرەگیرێ بۆ نمونە هەندێک جار پیتەکان مەسەلەن لەوانەیە من ئەگەر
ئاوازەکەی نێنمەوە مێشکی خۆم کە چۆن ئایبیسیدیم لەبەر کردو لەوانەیە بیرم چێتەوە لە ڕێی ئاوازێکەوە پێتە ناسێنێ بۆ نمونە گیاندارەکان چین پیتەکان چین لە ڕێی ئاوازێکەوە پێت ئەناسێنێ کە چۆن فڵان زانست فێربی یا شەرنی هەرونەر بۆ نمونە زمانی عەربی لە کۆندا کتێبێکە بۆ ئیسا لە خەیاڵمان نیە ئیسا دایکم بۆ هەندێک عەرەبەکەی باش بووە کە بە هۆنراوە عەرەبی فێری خەڵک کردووە ئیسا لە بیرمان نییە تەبعاً کتێبەکەشمان هەبوو بەزمە بەسم لێ هونەر و وێژە ئەمانە هەمووی ڕۆڵیان هەیە لەوەی کە کۆمەلگا و شارکەنەوە لە پەروەردا ڕۆڵیان هەیە بۆ چۆنی منش جا ئێستا بەڕێزت هەر لەبەر ئەوەی کە لە بواری میوزیکا زیاتر چالاکیت ئەگەر لەسەر ئەم بوارە قسە بکەن ئێمە هەندێک جار ئەبینین هەر لە بواری میوزیکە هەندێک بەرهەم بڵاو ئەکرێتەوە مامۆستا ئەوترێت کە بۆ نمونە ئەمە سەلیقەی گوێگرتنی گوێگری ئێمەی تێکداوە لا دوایە ئەمە ضرورەتی سەردەمە یعنی چۆن ئێمە میوزیکی باشمان هەیە ئابەم شوێ ئەم بە شەش هەر دێتە ئاراوە سەلیقەکانە یان لا دوایە نا ئەبێ کار بکرێت بۆی کە ئەم بوارانە زۆر گەشە نەکەن بۆی کە کار نەکاتە سەر میوزیکە ڕەسەن و جوانەکەی ئێمە لە ڕاستیە خۆی شتێکی ناوی ئازادیە لە هونەرە لە هەموو شوێنێکی تری ئەو شتە هەیە لە هەموو کایەکانی ترە بەڵام هەندێک جار ئەو ئازادیە ئەبێتە هۆی سەر لە شێوان وەکو هەموو شتەکانی تر بۆیە ئەو ئازادیە هەندێک جار بەرە و شوێنێکی خراپە ئەبا ئەگەر کۆنتترۆلێک نەبێ ئەگەر فلتەرێک نەبێ بۆ ئەو بەرهەمە هونەریانە بە تایبەتی میوزیک کە ئێستا میوزیک ئەچێتە ناو گۆرانی و تێکستی تێکەڵە بێ ئەو تێکستە ئەشێ نەشیاو بێ بۆ مناڵ بۆ چینێکی کۆمەلگا بۆ نەریت و دابوونەریتی کۆمەلگاکە بەگشتی بۆیە هەندێک جارێکە ئەڵێ با بڵین چێژی کۆمەلگا تێکە یا بەڕاستی تێکیە هەندێک جۆر لە میوزیکێ هەرچەندە من باوەڕم وایە کە زۆربەی شێواز و ستایلەکان با هەبن یعنی نەوەسین بۆی بڵێ ئەمەیان مۆسیقایەکی بە عەربیە لە مۆسیقای ڕاقی ئەمەیان مۆسیقای چیە با هەمووی هەبێ بەڵام ئەبێ فلتەرێکە بێ بۆی کە بزانین لەو ستایلەیە باشەکەی هەڵبژێری بۆ نمونە با میوزیکی جاز هەبێ قەیچەکە با میوزیکێکی میلی هەبێ ئەم بابەتی بەند و ینی جۆرێکە لە کولتور بڵیت و نەڵیت هەیە بەڵام با و شەی نەشاویتیانە بێ با میوزیکێکی تۆزێک شیاوتری بۆ بەکاربێنین هەتا هەگاتە میوزیکێکی ئەکادیمی و ئۆرکسترا و با بڵین جۆرەکانی تر لەبەرەوە ئەگەر فلتەرەکە بێ ئەگەر دەستەیەکی با بڵین حکومی هەبێ بۆ چاودێریکردنی ئەو شتە ئەوە هەڵبەتە ئەو چێژە بە و شێوازە تێک نادرێت لە کۆمەلگا باشە مامۆستا تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەوەی بۆ نمونە من لە هەر شتەمەنێکا بم حەزم لە یەکێک لە بوارەکانی هونەر بێ ئاسایەکەم و بتوانم بچمەنێ ئەوم بوارەوە پندێک هەیە بە زۆر زمان هەیە ئەو پندە ئەڵێ درەنگ باشترە لە هەرگیز لەبرە بە بۆچوونی من قەت درەنگ نییە ئەگەر ئێستا تۆ 6 ساڵی حەزت بۆیە ئامێرێک فێربی ناڵێم تازە ئەتوانی وەکو مناڵێک فێربی لە بەرەوەی بە تایبەتی ئامێرەکانی میوزیک پێویستی بە دەست و پەنجێکی نەرمونیانێ ینی جونگەکانە نەرم بوو بێ لەگەڵە تۆ ئەگەر هەموو ژیانە ئیشی کردبێت تازە ئەو پەنجێ لەسەر ئامێرەکە بۆ دانانرێ ئەوە ڕاستە بەڵام هەر من لەگەڵ ئەوام هیوا مەبڕە هەر ئەتوانی شتێکی لە فێربی ئەگەر حەزەکەی ناو مێشکت گەورە بێت زۆر کاتێ دایک و باوک ئەگەر چی مناڵەکەمان هەست بۆ بکەین حەزی بە یەکێک لە بوارەکانی هونەر بێ زۆر کات ڕێگری لەکەین مامۆستا بەڵام لە تەمەنێکی گەورەی شابێ ئەو مناڵە ترکە گەورە بێت ئەو حەز و خولیای خۆی هەر بەدیێنێ کاتە گرنگێ مە لە تەمەنێکی مناڵی و زمینی بۆ بڕەخسێنین بە دڵنیاییەوە ئەو زمینەیە کە نەڕەخسا دوایی فریای ناکە یعنی بۆ ژیانی ئەو کەسە خۆی خۆش نابێ من ئەگەر تۆ لە 30 ساڵەیە دەستکەی بە میوزیک کەسێکیش لە 4 ساڵەوە دەستی پێکردووە هاوتەمەنی تۆیە ئەو لە جیهانە ئەگەرە و کۆنسێرت دەکات تۆش تازە بۆ نمونەگەر لە ئامێرەکەی ئێمە بێ قەوسەگەوالێک یان لە سەرەتاکانی ساڵێ مامۆستا سەر و سەودا لەگەڵ میوزیک و بابەتانە زۆر لە مناڵیەوە دەستم پێکرد بەڕاستی ئازایی باوکم لەگەڵ مامم بوو کە منیان بردە دەورە شتەکانەوە یعنی ئاشنایان کردم بەو بوارە لەبەرەوە ئیسا باوکم کە بۆی نەڕەخساوە کە تەمەنی سەر و شاستە تەمەند درێژ بێ ئیساڵێ تەسەور کە آخر کەسێکی لەو جی لە بڵێ هەموو هیوایەتمەوەی ئامێری ڤایۆلینم بزانیە یعنی ئێستا واڵێ بەڵێ ناتوانێت یارمەتی بێت وەک پێم وتی هەم بوارەکەی تازە یعنی هەم
کاتی ئەوەی نییە هەم خۆشی تازە و لەوڕام حەزەی تاقەتی ئەوەی نەبێ دانیشێ مەسەن 3 سەعات قەوسێک وا لێ بکە 3 سەعات بە ملیۆ بیگرێت. مامۆستا ئێمە بینیمان خاتوونێک بوو تامەنی تقریبا 6 ساڵان بوو لانە وتی لە ماڵەوە ڕۆژێ فڵچە ئەگرێ بەدەست ئەها مناڵەکانی وا دیارە لە بواری هوەرا بوو فڵچە ئەگرێ بەدەست ماشەڵڵا ئێستا وای لە هاتۆ پێشانگایان بۆ ساز کردبوو تۆ لە 6 ساڵەیە دەست پێ بکەی بەڵام ئەم هوەرە تیابوو بێ بەڕاستی جێی یعنی تەقدیرکردن و ستایشکردن هەر ئەو پەندەیە کە مامۆستاژوتی وانە بەڵێ درەنگ باشتر لارگیز بەڵام هەندێک هوەر بۆ هوەرێکی تر جیاوازیە بۆ نمونە لە شانۆیە تۆ پێویستی بە جەستەیەکی زۆر هەم نەرمونیان هەم پتە و هەم لاستیکی هەم یعنی وزێکی باشتەیە بەس لەوانەیە ئەگەر تۆ دانیشیت فڵچێکت پێ بێت ئەگەر فانتازیایك و خەیاڵێکی گەورە لە مێشتا بێ دەست ڕێگر نەبێ لەوەی کە ئەو وێنێ بکێشی ڕاستە مەهارەتێ ینی ئەزمموی ئەو شتانە بەڵام میوزیک بۆ پەنجێکی جومناستیک مەسەن پێویستی بەر لە شولارێکە ئەگەر لە تەمەنێکی گەورە دەست پێ بکەیت تازەی تر هاڵێ بە ئینگلیزیڵە توولەیت زۆر درەنگە بێ بۆی هەندێک لە هوەرەکان فەرقانێکی هەر زۆر زۆر تایبەتی ئەوێ بەڵێ باش جا ئێستا ئێمە ئەیبینین ئەم تەکنۆلۆژیا هاتوۆتە بوارێکی پڕهەست وەکی هوەرەوە خەریکە لەگەڵ مرۆڤیش ڕکابەرایەتی ئەکا لا دوایە ئەمە هەر ئەکرێ ناوی هوەری لێ بنرێت یان حیفە غەدرە لە هوەر ئەبێ بۆ نمونە وشێکی تری بۆ دەزیتەوە وەڵڵاهی هەر جاری وایە هوەر پێشکەشەکە بەڵام لە بواری میوزیکە زۆر هەیە ئەمەت بەدڵ لە جەنابەت ئەزانی چۆنە یەکێک لەو شتانی کە هەمیشە باسێکم کە یەکێکە لە خۆشبەختەکانی تا ئەم کاتێکە من و تۆ قسەی تاکەن هوەر بە گشتی میوزیک بە تایبەتی و لە هەموو هوەرەکانی تریش ئەوەیە کە ناتوانرێ بکردرێ یعنی ئیلا مرۆڤی ئەوێ بۆ نمونە ئەگەر دەوڵەمەندترین کەسی گیان بێنی ئەگەر بە هەمان ستێپەکانی منانە ڕاتە ئەو تەمرینە و 8 سەعاتی 20 ساڵە خەریک نەبێ ناتوانێت ڤالینێک بژەنێ ناتوانێت پیانۆیەک بژەنێ ناتوانێت هەندێک گۆرانی بێژمانەیە فەقیرە بین چەند ساڵە وفاتی کردو گۆرانی تازەی دەرچوە اینجا ئێستا سەر زیرەکی دەستکرد زیرەکی دەستکرد لەبەروی کە هەر پرۆگرامدانانەکە لەلایەن مرۆڤەوە بووە گریمانە و ئەگەرێکی زۆر زۆری بۆ دانراوە خۆی هەر مرۆڤە یعنی تێکەڵکردنێکی ئەو شتانەیە کە مرۆڤ ئەیاتێ بەڵام مەترسیە گەورەکە لە ئایا ئەوەیە کە پرسیارێکیان لێ کردوتیانە ئایا ئەتوانی ڕکابەری مرۆڤ بکەی جوابی نایەوەتەوە ئەمە نازانم تا چەندێک ئەمە ڕاستە یا ڕاستنیە بەڵام ئێمە وەک وا وەرەگرین کە ڕاست یان ئەگەر ڕۆبۆتێک دروست کرێ و عەقڵێکی AI لە مێشکیا بێ وەکو چۆن لە فلیمەکانی دەیان ساڵە نمایشەکرێ لەوانەیە ئەو ڕۆبۆتە لێو هەڵگەڕێتەوە بەخسەی تۆ نەکا لەوانێ بۆ کوژێ خۆیان خەریکە خۆیان فێرەکەن و لە ئێستا خوێندکارێکی وەرگیراوە لە زانکۆ ڕۆبۆتە ئەمە یەکەم جارەکە ئەڵێن ڕۆبۆتێک بۆ بە خوێندکاری زانکۆ بەڵێ ئەو خوێندکارە چییە کاسبینێ چی بە مامۆستاکڵێ هەڵە سێ لێ هەڵە سێ قسەیەکی نەشاوەکە بەرمەجەکەی تێکە چێ هەموو پۆلەکە یا بەیەکە هەمووی بۆ هەیە وانە لە میوزیک و هوەریشە بە هەمان شوە ئایا گەرانتی ئەوە هەیە کە شتێکی باشمان پێشکەشکە یان نا ینی من ناتوانم لەبەری شارەزای بواری تەکنۆلۆژیا وەکو کەسێکی پسپۆڕنی بار نەچمەنەوە بوارەوە باشە کاتە مامۆستا ئەمڕۆکە ڕۆژی جیهانی هوەرە بە شێوازێکی گشتی چەندە گرنگە ئەم ڕۆژە تەرخام کرێت بۆ بەرزکردنەوەی داهێنانی هونەرمەندان بە شێوازێکی گشتی تا چەند گرنگە کە هونەرمەندان لەم ڕۆژەیە ئەو داهێنانانی کە هەیەە زیاتر وەگەڕی بخەن بەڵێ ئەگەر ئەم ڕۆژە بێ بە هۆکارێک بۆنە بە هەموو هونەرمەندان لەم ڕۆژە بەرهەمیان هەبێ هەموو هونەرمەندان هەست بە گرنگی ئەم ڕۆژە بکەن بەڵام لە ڕاستیە هوەر لەبەرەوەی پرۆسەیەکی درێژخایەنە ناتوانانی بە ڕۆژێک بۆنە ئەم ڕۆژە ژۆک چەندین ڕۆژی تر ئەتوانرێت بکرێ بە هۆکارێ بۆی کە من ئەگەر کارێکمە هەبێ بڵێم بۆستن با لە 1/4 پێشکەشی نەکەم ئەوە سم تا 5/4 مادام ئەم ڕۆژە ناونرا ڕۆژێکی هوەر لەو ڕۆژە پێشکەشەکەم بۆنە قەیچێکە بەڵام پێویستی بە پرۆسەیەکی درێژخایەنترە هوەر ئەبێ هەمیشە کۆمەڵگا و سیاسەت و حکومەت و هەمووی بەیەکەوە لە گرنگی هوەر تێبگا بۆی کە بزانێت چۆن ڕۆڵی هەبێت لە بەرەو پێشبردن مامۆستا ڕەنگەم پرسیارە من پێویستی بە توێژینەوە بە دوواداچوونی زۆر هەبێت بەڵام ئەوەندەی بەڕێزت چونکە لە ناو بوارەکەی ئاگاداربی کۆمەلگای ئێمە تا چەند گرنگی بە بوارە هونەریەکانێن ئیتر لە هەر بوارێک کابێ بۆ نمونە لە فیلمێک کابێ لە شانۆگەریە کابێ لە کۆنسرتێک کابێ لە هەر بوارێکی تری هونەریە بێ کۆمەلگای کوردەواری تا چەند دڵخۆشم بە کارە هونەریەکان تا چەند بەرەو پیری کارە هونەریەکانە چون ئەمە تا چەندێکی ژواکات کە ئێوە
گەرم و گوڕتر کا بۆ پێشکەشکردنی ئەو کارانە. لە ڕاستیا کۆمەڵگای کوردی وەکو هەموو کۆمەلگایکی تری جیهان یەک جۆر نییە. جۆرێکی هەیە کە زۆر تامەزرۆی بۆ هەموو جۆرەکانی هوەر. جۆرێکی هەیە کەسە ناسم توێتی لە هەموو ژیانمە حەزم لە هیچ گۆرانێکی دنیا نەبوو. ینی وێنای بکە شتێکی وا کەسێک بێڵێ. بەڵام بەگشتی کۆمەلگایەکی هوەردۆستین. هەتا بەرزترین ئاستی هەرچەند بەرزترین ئاستۆزە لاوانەیە وشێکی هەڵە بێ هیچ ئاستێک لەوی تر بەرزترینە بەڵام ئاستێکی دیاریکراویە بۆ نمونە ئۆرکسترا هیچ کاتێک نمایشێکی ئۆرکسترامان نەکردووە لە تەلاری هوەر پڕ نەبوو بێ و لە نێوەندەکانە خەڵکدانە نیشت بێ کەواتە 1500 کەسێک هەیە کە ئەگەر دە ڕۆژنمایشکی یەت هەرگوێ لە میوزیکێکی جیهانیەکرێ لەگەڵ میوزیکی ئاستێکی بەرزی کوردی کە لە ئاستێکی بەرزە یعنی کەواتە هوەردۆستین بەڵام ئیتر ئەکەوێتە سەر ئەوەی ئەم هوەرە کام هوەرە دۆستی کام هوەرەی لەبەروی هوەر چەند جۆرێکی هەیە ئیساکە لە کووردا ئەدرێ بە چاو بە گوێمانەوە نیە ئەبێ لەسەرەوە ئاڕاستە بکرێت کە کام هوەرە زیاتر لە کۆمەلگایە با بڵین بە عەرەبی لە تەرویجی پێ بدرێت سەرەوە مەبەسم لە حکومەتە لە حکومەتکەیتر شۆڕە بێتەوە بۆ کاتا بێت چاودێرێک هەبێت ئەبینین کە ئێمە هوەرمان هەیە و ئەو بەرهەمە هوەری کە زادەی هوەرمەندە لە بەرامبەرە وەرگری ئەم بەرهەموو ئیشە هوەریانشمان هەیە بۆ نمونە من وەکو کەسێک کە بەرکەوتنم ئەبێ لەگەڵام ئیشە هوەریانە ئەو هۆشیاری کە ئەبێت لە منی وەرگرا هەبێت ئەرکی کێیە خۆمە بێ بچم ئەم هۆشیاری لەبارەی هوەرەوە لە خۆم دروستکەم ئەرکی هوەرمەندەکانمانە ئەرکی کێیە کەوتوتە سەر ئەوەی تۆکەیت تۆ کەسێکی ئەگەڕی بە دوای ئێوە بە دوای هۆشیاری خۆتا بگەڕیت یا چاوەڕێی حکوومەتێک کەسێک لەسەرەوە هۆشیارەکە و باتێ ڕاستە بە شێوەیەکی گشتی بۆیە پەروەردە هەیە بۆیە میدیا هەیە بۆیە هەموو کایەکانی تر هەیە کە هۆشیارێک گشتێکە بڵاوکەنەوە بەڵام لەگەڵ زۆر کەسی شەیە کە بەوە ناوەستێک کە میدیا چیاتێ حکوومەت چیاتێ دنیا ئەگەڕێ خۆی ئەگەڕێ بۆی هۆشیاری تاکی خۆی بەرزکاتەوە بۆیە بە بۆچوونی من گرنگترین شتەوەی تاکەکە خۆی بیر لەوە بکاتەوە کە چ میوزیکێک گوێلێگرێ چ فیلمێک سێرەکە چی ئەکە ئەوانە هەمووی ڕۆڵی هەیە بە بۆچوونی بۆ نمونە لا دوایە میدیا ئایا ئەتوانێت لەم نێوەندە یا ڕۆڵ بگێڕێت بۆ ئەوەی کە ئەم هۆشیاریە لە تاکە دروست بکات و ئەوەی کەوتە دەها تێکچوونی سەلیقەکان لەبارەی هوەرەوە ئەم تێکچوونە تۆزێک ئەو ڕێکی بکاتەوە بە دڵنیاییەوە میدیا کاریگەرێکی زۆر گەورەی هەیە و ئەبێت میدیا سۆشیال میدیا ئەن میدیا بە هەموو بوارەکانیەوە بەڵێ ئەتوانن کاریگەریان هەبێت بە دڵنیاییەوە بەڵام میدیاش بۆ میدیا فەرقەکە مەسەڵەن هەر لەم زۆنەی خۆمانە لە با بڵین باشووری کوردستانەیە چەندین میدیاتیا کە ڕۆڵی جیاوازیانە بۆ بە ئەرێنی و نەرێنیەوە زۆر دەستخۆش بە مامۆستا دووبارە ئەم ڕۆژە لە بەڕێز و لە سەرجەم هونەرمەندان بۆ ئێوەش لە ئێوەش پیرۆز بێ و سەرکەوتوو زۆر سپاس دووبارەمان بەڕێزە جا